فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. آمدواني برس الله يخاي بردقار لها مولاك لواني أمر يا برزان أشينا خزمات فقه كتير لو فقهاني كإيما للشريعة ضرورة أقاما ليبيا وببيع زانيني أنفق حديثانا وإما فتوى كان من لا سنگ بيتي جيشتن من بو شريعتي جيشنيكي ناكامل أبيتي جيشنيكي كرتشوكال به بريتي لفقه مقاصد برزان. فقه مقاصد فقه ديار معناك هر أو معناي كبيشتر لفقه واقع فقه أمر بمعروف ونهي لمنكر باسبان كردوها. قالين فقه مقاصد ما بسمان ما بستكاني شريعته لبشتي دقكانوا، يعني بون منا إما كوي أو دقانيك لشريعتها همانا خواي پروردگار أمريكاني نهيكاني ككردوتي باشا أحكام الشرعيكاني كدايناوا ما بستي بشتي دقكان شيا، يعني إما نيوجكين نيوش عبادتك جستية ما بستي نيوش آمانش لكردني نيوش شيا. خواه بما أنا فرمي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر والبغي كواتا آمانجي بشتي نيوش خو بخوي بريتيا لكومالك أركان حركات إنسانيكا آمانج لكردني نيوش أوي أبي أم نيوجك إنسانك لخرابة بجريتوا نيوجك إنسانك لخرابة نجريتوا بيناوت نيوش نيوجك شرعيني وبمعنى مقاصدي رجوب ونمونة كخواي پروردگار فرمي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بو أفرمي لعلكم تتقون بو أويك الرجوع تقوى لإنسانا دروسكا أجر رجوع تقوى لإنسانا دروس نكرت أو رجوعنا كاملة برزان كواتا يمنا بسيد الرجوع بكين كبريتيا لحالتي خو برسي كردن وتينيتي كردن أمر رجيمي جيكا أكري إنسان بو الرياضة أم حالة تبكى بو تندروسي خوي أم حالة تبكى رجوع بريتيا لخو قرتنوا لشي خو قرتنوا لحرام كان كلا لقل بشيك لحلال كاني بيش رمضان كإنسان لكاتي رجوع حلال كاني شي بعزكي لسر حرام بك كواتا حرام كان شنقات أبنو أما بي أوتيا مقصد كواتا ما بي أوتيا فلسفي تشريع كواتا إما كقصر لسر فقه مقاصدكين ما بس مان أوي إما دقكاني الشريعات دقكان بريتين لدو بيك هاتا بيك هاتي زاراوي واتا أو شاني كلا دقكيا وما بستي دقكان باشا لقل أويك آمانج لهاتني دقكتشي أما بي أوتي علمي مقاصد سودي شي أقل إما علمي مقاصد بزاني خشكانو برايني بريس يكم إما الضلنيا أبينوا لويك أحكام الشريعة إسفاديان هي يعني كاتي منتي قيشتم ما بستي أم حكم شرعية بونمونا لري آبورية وبوشيسو حرامة لبري اقتصاد دا الرخينة كمن توضيح بوتو كرت ببي جدوليكي بياني كسو تزرريكي هي لري آبورية أو كاتتو راستوكو عبادة أمريكي خوا قبولة بزوكو قناعتو منطقيش أمريكا جيبجي أكي لبروي بربدا الرخاني آبوري والاتك ديا بربدا الرخاني آبوري خود بقري كواتا كاتك إما لمقصدي بابتك تي أجين كلفقها إما ما بستغي شريعتي أجين زيادة ضلمان مطمئن به ووري أجرين خالي كتير إما كلمقاصد تي أجين هو كاركاني شريعة من بودرك بوشي شرعي خواها توا شرع ما بستي تشيا أم دقانا أم عبادتانا أم حلال وحرامانا يعني إما بجين بتشي باشا كواتا أجر إما مقاصدي شريعة نزانين ناش زانين خوابو أماني تشريع كردوا خواي پروردگارو کو عرضم کردن روجو نيجو زكاتو حجو انجا خواي پروردگار دزيبو حرام كردو دريبو حرام كردو داوين بيسيبو حرام كردو ام هم حلال وحرامي كايما للدنيايا كردو كاني ايمو ازادي كاني ايما كوتو بندكن ما بستكاني الشرع لمانه تشيا ايما اماني بقينا ام درنجاما خالي كتير برزان ايما اجر مقاصد نزانين تفسيري دقيقانش بدقيقي نازانين يعني كسي فقهي مقاصد نازانه ناكزانه بونمونا تفسيري الشريعة بشوازك دقيق بك بونمونا خواي پروردگار فرمي ثم أفيضوا من حيث أفاض الناس باسي حج أكا خواي پروردگار باشا لدواي وقوفي عرفاء فرمي ثم أفيضوا من حيث أفاض الناس كلمي ناس ليرا ما بستي كيا
من هم الناس الذين يجب أن نقتدي بهم بعد الإفاضة؟ ثم أفيضوا من حيث أفاض الناس. والشيء ناس ليرة عامة مقصد به إبراهيم، يعني ثم أفيضوا من حيث أفاض إبراهيم عليه الصلاة والسلام. چونك أما مناسكانا مناسكي إبراهيم ورمان قرتوته وكواته شيء ناس ليرة عامة، بلام مقصدي دقك كيا مقصدي دقك إبراهيم كخوال وصف إبراهيم أفرمي إن إبراهيم كان أمة. إبراهيم بتنيا أمته ليش بناس لقلمي أدا يابو نمونا كبيما أفرمي ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. أم طيبات خبائث ببيوري كي طيبات خبائث ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. ببيوري إنسانيكي أوروبي عرق طيباته، قوشتي براس طيباته، زنا طيباته، سو طيباته. ببيوري إنسانيكي إيماندار أمانة خبائثا كواتا ليحل لهم الطيبات بعرف من؟ ببيوري كي ليحل لهم الطيبات ببيوري أو سردمي كدقكت يايا هاتو تخوارو، وببيوري أويك خواي پروردگار تشريعي أكا أوي لمصلحتي حقيقي أويك عقل إنسانيكي تندرس فطرتي إنسانيكي باك أو طيباته نك طيبات أويك إما آرزو كان من غريزة كان من فرزك بسرمانه كواتا مقصدي الشريعة ليرا بريتيا لما خالك تربرزان إما السنة كاني بيغمبر صلى الله عليه وسلم إما بيغمبر إخوة صلى الله عليه وسلم 63 سال 8 مباركي هي 40 سالي 8 بو إما تشريع نية چكا بيغمبر نبوه إما هرگيز حديثك مان نية هندك حادثة مان هي نك حادثة مان هي بيش 8 مباركي 40 سالي بو نمونه بجداري حلفي فضولي كردوه إما ورمان قرتو بو چكا لإسلام باسي أو حلفاء كاتو بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بو ليات مانا ماوه هندك روداو وكو سيرة ليات مانا ماوه أوي كبو إما قرنجة 23 سالي بيغمبرايتي أمبياوي أوي ل 40 سالا گزراوه سيرة كسيرة حكم شرعي لورناقيره باش أوي 23 سالا كي 8 حكم شرعي لورقيره لم 23 سالش حكم لهمي ورناقيره همو جياني بيغمبر صلى الله عليه وسلم لم 23 سالا بس سنة بولين ناكره بيغمبر إخوة صلى الله عليه وسلم لم 23 ساليشا هندك شتهي كردوتي ككردوتي وكو مروفيكي آساي كردوتي نقبوكو بيغمبر صلى الله عليه وسلم كواتا لي ورناقيره أما نابي بس سنة بو إيما أوي كسيرة نابي بس سنة بو إيما بيغمبر إخوة صلى الله عليه وسلم نتمني بسبين صاليا زواجي كردوا سنة ني إما بسبين صالي زواج كين آفرتكي بيوجني هنا وسنة ني إما بيوجنك باركين بيغمبر إخوة صلى الله عليه وسلم بون من لقوشتي حيوانا حزي لقوشتي دسبوا أما سنة نية أما حزي إنساني كي آسايا لقوش لشليا حزي لشليكو لكبوا أما سنة نية بو إيما برزان كواتا كإما لمقاصد شريعتي أجين أو كاتي أجين جاوازين بين دقيقة كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم أفرمي صلوا كما رأيتموني أصلي يأخذوا عني مناسككم كأمانة سنة أم سنتان لهندك بابتا أشنبابي وجوبة وهندك شتيشي هي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم وكم روفك اعتيادي كردوتي بولمونا هندك بابت هي بيغمبر إخوة رأي دا ورأيكي وكو إمامته وكو شواد لي قائدك داويتي بولمونا لشر بدرا خێوەتگەی سەربازگەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شوێنێکا بوو لە ڕووی سەربازیەوە نەگونجاو بوو حەبابی کوڕی منذر عەرزی کرد یا رسول الله أهذا منزل أنزلك الله فيه أم هو الحرب والرأي والمكيدة قلت أي پێغەمبەری خوا فەرمیەتی ئێمە لێرە سەربازگە و خێوەتگەکەمان لێرا بێ پێغەمبەری خوا لە وەڵاما پێی فەرموو نە ئەمە ڕەئی و حرب و مەکیدەیە فەرمی دێ ئەم جێیە باش نییە لێرە أم قسي حبابي كري منذير داخلي أو آية نابك يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله أما تقديمي رأي نيرس الرأي بيغمبر صلى الله عليه وسلم أما بيغمبري خوار رأي أدا وكو سركرديك وكو قائدك أم رأي حبابي دا بيغمبري خوار صلى الله عليه وسلم قناعته قوري رأيك حباب تنفيذك معسكرو خيوتقاك أقوازيتوا كواتا أما رأي قائدة رأي بيغمبر نية أما سنة نية أما يكبي أجناق السنة بويا حباب شو نتواني ببيغمبري خواب فرمي أما باش نية باش هنديك هي بيغمبري خواه صلى الله عليه وسلم هنديك بابتي تر هي الرأي تياداوة بريزان تنهاوكو إرشاد رأي داوة بون منا بلاي خلقي مدينة يا روي بيغمبري خواه صلى الله عليه وسلم لمجتمعيكي بازرقانيا برورد بوا مجتمعي مدينة مجتمعيكي كشتو كالسازة أهلي مدينة خريكي دار خرما وزرعات بون أهلي مكة خريكي بازرقاني بون بيغمبري خواه صلى الله عليه وسلم خبري كشتو كالي كما
ئەڕۆژ بەلای ئەهلی مەدینەیە ئەچون خورماکانیان جوو دەکرد طبیعەتی داری خورما وەکو هیچ دارێشکەنی ئەبێ جووتیکەی لە عەرەبا پێی ئەوتێ تەعبیر النەخل واتە ئەبێ نێرەکە لە مێکە جووتکەی باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر نەیشیکەن دارەکان ئەوەی خوا تەقدیری کردبێ بەرەگرێ نەیان کرد بەگوێی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساڵی دوای هاتەوە بەلای دار خورماکانە یەک خورمابەری نەگرتبوو فەرمی بۆچی گوتیان وڵا جەناب دەزانی قوربان فەرمی بۆ گوتی فەرمووت مەیکەن نەمان کرد جووت نەبوون بەریان نەگرتۆ خورماکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر ڕەیەکم پێدان ڕەیەکە دین بوو وەری بگرن فەرمی ئەگەر ڕەیەکە دنیا بوو ئەنتم ئەعلەم بئوموری دنیاکم فەرمی ئێوە لە ئەموری دنیاتانە باشترن وەرگرتنی سەحابەکان بەم ڕەیە دقیق نەبوو لە ڕووی دینەوە چونکە ئەم ڕەیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نە سنەت بوو نە ئەمرێکی تەشریعی بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک ڕەئی هەبووە وەکو ئینسانێکی طبیعی وەکو ئینسانێکی کۆمەڵایەتی هەندێک جار ڕەئی داوە لە هەندێک بابەتە بەریرە کۆی لەبوو خێزانی مغیث بوو باشە خاتو عایشە بەریرەی ئازاد کرد بەریرە کۆیلەی خاتو عایشە بوو خاتو عایشە ئازادی کرد کە ئازادی کرد باشە ڕەیان لیان پرسی گوتیان تۆ لەگەڵ مغیثی مێردی ئەمێنیتەوە بە کۆیلایەتی ئەو کۆیلەیە و تۆ ئازادی ئێستا گوتی نە جا ئەبمەوە مغیث ئەچوو بە عاسمانە کە یان و بەریرە جا ئەبێتەوە زۆری خۆشەویست باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لەگەڵ عەباسا وەستا بوو بەریرە لەوێوە ڕووی مغیثیش وەستا بوو مغیث هۆن ئەگریا بە شوێن بەریرەیە بەریرە ئەڕۆی ئەمیش بە دوای ئەڕۆی ئەگریا بەریرە هەر ئاوریشی لێ نەئایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەلا تعجب یا عباس من حب مغيث بريرة وكره بريرة مغيثة فەرمی ئەی عەباس پێوز ئەم خۆشەویستی مغیثی بۆ بەریرە پێ سەیر نییە ئەم ڕقەی بەریرەیشی لە مغیث پێ سەیر نییە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەریرەی بان کرد فەرمووی من پێم باش نییە لە ئیجابیتەوە بەریرە پێی گوت یا رسول الله ئەتەئمورنی ئەم ئەنتە شافع فەرمی تۆ تکای بۆ ئەەکەی یا ئەمرم پێەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بل ئەنە شافع قال لا حاجة لي فيه فەرمی من مجرد تکایەکی بۆ ئەەکەم گوتی ئیشم پێی نییە خۆ بەریرە لێرە ئەمری پێغەمبەری نشکان هیچ کەسێک کە لەوانی سیرەتیان بۆ ئێمە باس کردووە ناڵێن بەریرە تاوانی کرد کە مخالفی ئەمری پێغەمبەری کرد چونکە بەریرە خۆی ئەپرسی ئەی پێغەمبەری خوا ئەم ڕەیەی تۆ تکایە یا ئەمرە فەرمی تکایە فەرمی نایکەم جابری کوڕی عەبدوڵڵاه کە باوکی شەهید بوو لە غەزای ئوحودا زۆر قەرزاری خاوەن قەرزەکان بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تکای لە خاوەن قەرزەکان کرد هەندێک لە قەرزەکان خۆش بوون لە جابر کۆمەڵێک خوشکی بۆ بەجێما بوو هەمیان هەتیو بوون هەندێک لە خاوەن قەرزەکان خۆش نەبوون تکاکەی پێغەمبەریان قبوڵ نەکرد کەسیش نەیگوت ئەوانە تاوانبارن کەواتە بەڕێزان ئەم جاکاریە لە بینی دەقەکانە فقی مەقاصد پێمانەڵێ ئێمە ئەبێ مەقاصدی دەق تێ بگەین جاین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئەمرەی فەرمیەتی لە چقام مەقامێکا فەرمیەتی ئەو جا ئەتوانین تێ بگەین کە ئێمە ئەمە سنەتە ئەمرە ئەبێ جێبەجێی بکەین یا مەرجنیە جێبەجێی بکەین خاڵێکی تر بەڕێزان ئێمە بۆ نمونە کە لە مەقاصد تێ ئەگەین لەوە تێ ئەگەین کە ئەم شەریعەتەی خوا صلاحیت و گونجاوی هەیە بۆ هەموو زەمان و مەکانێک بۆ هەموو کات و شوێنێک بۆ هەموو کۆمەڵگا و کلتورێک بۆ چونکە ئێمە دەقبەستوو یا چەقبەستوو نامین لەوەی کە حرفیان دەقەکە چی ئەڵێ ئێمە هەروە نا ئێمە ئەڵین ئەم دەقانە بنەمان باشە دواتر هەرچی دێ لەسەر بنەمای ئەم دەقا ئەم حکمە شمولێکە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی ڕیباکە لەو هەموو نەسەی کە دەربارەی ڕیبا هاتووە ئەفەرمی الذهب والفضة ئەفەرمی ئاڵتون و زیو کە باسی ڕیباکە بەس باسی ڕیبا لە ئاڵتون و زیوە ئەکا لە جۆری دراو نرخەکانە باش بۆچی باسی درهەم و دراو زیوی ئاڵتونەکە چونکە بەڕێزان عەرەب کاتی خۆی دراوی نەبووە عەرەب سکەی نەبووە عوملەی نەبووە درهەم دراوی فارس بووە دینار دراوی ڕۆم بووە باشە ئەم دوو عوملەیە عەرەب بەکاریان هێناون بە حوکمی تێکەڵیان لەگەڵ ئەم دوو شارستانیەتە عەرەب عوملەی ئەم دوو ئیمبراتۆریەتی بەکارێنەوە ئیمبراتۆریەتی فارس کە درهەمی بەکارێناوە ئیمبراتۆریەتی کیسرا و قیسەر کە دیناری بەکارێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی الذهب بالذهب والفضة بالفضة دوو دراوی متداولی زەمەنی خۆی ئەمە باسی ئەو زەمەنە ئەکا کە خۆی لە بازاڕەکانی مەدینەی ئەو کاتێ ئەمە باو بووە باسی دینار و دۆلار و بۆ نمونە یەن و باسی جونەیهی ئوستورلینی و باسی یۆرۆ و باسی ئەمانی هیچیتیان نییە ئێمە کە دێین لە مەقسەدی دەقەکە ئەڕوانین بۆ ئاڵتون و زیو ئەو کاتە ڕیبا دروست ئەکان لەبەرەوەی ئاڵتون و زیو لەو کاتەیە نرخی هەموو کاڵایەک بە ئاڵتون و زیوە لە مجتەمەعی مەدینە مەکەیە
ئێستا هەر دراوێک ببێ بە نرخ بۆ کاڵاکان ئیمامی مالیک ئەفەرمێ ئەگەر خەڵک پێستەی کرد بە دراو پێستە تەختە باشە ئەڵێ ئەگەر بوو بە دراو بوو بە نرخ بۆ کاڵاکان ڕیبا دروست ئەکا ئەمە فقی مەقاسیدە با ئاڵتون و زیو نەبێ مەقسەدی دەقەکە ئەوە نییە ئەم دوو کانزایە کە ئاڵتون و زیون مەقسەدی دەقەکە ئەم دوو کانزایە و هەرچی ڕۆڵی ئەم دوو کانزایی بینید لە داهاتووی درا و ئابووری کۆمەڵگاکانە کەواتە ئێمە کە باسەکەین کەوەی شەریعە گونجاوە مەقاسیدی شەریعە گونجاوە لەم بابەتانەیە ئێمە بەمەتی ئەگەین کە شەریعە بۆ هەموو زەمانی و مەکانێکە بێ ئەگینا تۆ وەرە دەق ئەم دەقە وەرە بگرێ الذهب بالفضة والفضة بالفضة کاغەزی ئێستا نە ئاڵتونە نەزیو ئەمە وەرەقەیە کە چەکی بانقی وەرەقەیەکی سپی ملەوەنە باشە بەپی ئەو ژمارەی کە لە سەنی ئەنووسرێ ئەم چەکە بانقی ئەبێ بە دراو حکمی دراو وەرەگرێ کۆمپیالە وەرەقەیەکی سپیە کە بوو بە کۆمپیالە حکمی دراوی هەیە وەکو ئاڵتون و زی و مامەڵی لەگەڵا ئەکرێ ڕیبای تیا تەطبیقە بێ ئەمە مەقاسیدە بەڕێزان ئەگەر تۆ فقی مەقاسید وەرنەگری ئەگەر بەس تەنها بڵێ وەڵام من ئاڵتون و زی و ڕیبای تیا دروست ئەبێ وانە هەموو ئەو شتانی تر کە ئەبن بۆ نمونە کە باسی خۆراگەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی گەنم و باسی جۆ و باسی کەشک و باسی مێوژ و ئەوانە ئەکا باسی برنجی تیا نییە برنج ڕیبەویە یا ڕیبەوی نییە برنج ڕیبەویە بەچی دەقێک ڕیبەویە بە مەقاسیدی تەشریع ڕیبەویە بۆچی گەنم و جۆ ڕیبەوین لە سەردەمی ئەوە لە بەروی قوتی خەڵکن ئەی برنج ئێستا قوتی خەڵکە کەواتە برنج قیاسەکرێتە سەر چی قیاسەکرێتە سەر گەنم و جۆ ئەگەر تۆ بەس دەقەکە وەرگری وڵا گەنم و جۆ کەشک ئێستا ئەستن قوت نییە کێ کەشکی بە قوت هەڵگرتووە لە ماڵی خۆیان کەس کێ مێوژی بە قوت هەڵگرتووە لە ماڵی خۆیان کەس کەواتە ئەبێ بیمزین ئێستا قوت لە مجتەمەعاتی ئێستا قوت چییە قیاسی کەینەوە سەر قوتی گەنم و جۆ مەقاسید ئەتوانێ ئەمانەمان پێ بڵێ بەڕێزان خاڵێکی تر ئێمە کاتێککە باس لە فقی مەقاسی دەکەین باستە چی ئەەکەین ئێمە ئەڵین خوا زاتێکی حەکیمە خوا زاتێکی ڕەحیمە خوا زاتێکی قەدیرە باشە حکمت و ڕەحمەت و ئیقتیدارەکەی وا ئەخوازێ کە تەشریعەکەی مطابق بن بۆ ئەم صفاتانەی بۆ نمونە زاتێکی حەکیمە کەواتە هیچ ئەمرێکی بێ حکمت نییە کاڵین إن الله حەکیم علیم حەکیم زاتێکی حەکیمە کە حەکیمە ئینسانی حەکیم شتێگەکە کە سوودی نەبێ شتێگەکە کە مەبەستی نەبێ نا ئەگەر ئینسانی شتێکی کرد بێ مەبەست عەبەثە والعبث منزه عن الله سبحانه وتعالى خوا منزه لوی عبث بکە خوای پەروەردگار هیچ شتێکی بەبێ بەرنامە بەبێ ڕێوجێ نەکردووە کەواتە پەروەردگار مەحاڵە کارێکی بێ ئامانج بکە دوای ئەوە ئەڵێن خوای پەروەردگار عەلیمە کە ئەڵێن عەلیمە سیغەی مبالغەی عیلمە کەواتە وردەکاری هەموو شتێک ئەزانێ ئەبێ شەریعەکەی ئەو وردەکاریەی تیا بە خەرج درابێ ئەڵێن خوای پەروەردگار ذاتێکی ڕەحیمە صفەی ڕەحمەتەکەی چییە ڕەحمەتەکەی وا ئەخوازێ کە هەرچی لە بەرژەوەندی بەندەکانێتی لە منتەڵەقی سۆز و بەزەیی بۆیان دابنێ ئەگەر کەسێکی زۆر بە بەزەیی بۆ نمونە تۆ باوکی تۆ دایکیت چی بۆ مناڵەکە دەکەی لە منتەڵەقی ڕەحمەوە هەرچی باش ئەوەی بۆ ئەەکەی ئەو پەروەردگارش کە خالیق و بەدیهێنەر و دروستکەری ئێمەی لە منتەڵەقی ڕەحمەتەوە هەرچی باشە بۆ ئێمەی کردووە لە منتەڵەقی سۆز و بەزەیی ئەمەی کردووە پەروەردگار بۆیە خوای پەروەردگارە فەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ئەفەرمێ خۆتان مەکوژن لە پێنا ئەوی خۆت نەکوژی لە پێنا ئەوی تو ئەمری خوا جێبەجێەکەی ئەفەرمێ خوا بە بەزەییە لەبەرەوە بەڕێزان کە ئێماڵین خوا خاوەنی ئەم صفاتانەیە هەر ئەمرێک ئەبێ ڕنگدانەوەی ئەم صفاتانە بێ ئەبێ ڕنگدانەوەی ڕەحمەتەکەی بێ ڕنگدانەوەی عیلمەکەی بێ ڕنگدانەوەی حکمەتەکەی بێ ڕنگدانەوەی ئیقتیدارەکەی بێ ئەوجا ئەم حکمە ئێمە لێی تێ ئەگەین کە چۆن تەطبیقی ئەەکەین کەواتە گرنگە ئەمانەمان ئاگالەی بێ بەڕێزان بۆیە سەیرێکی ئەگەر سەیری دەقە شەرعیەکان بکەی دقی شەرعی لە مەقاسیدا هەندێک مەقاسید هەیە پێوتێ مەقاسیدی عامی شەریعە هەندێک مەقاسید هەیە پێوتێ مەقاسیدی جزئی بۆ نمونە مەقاسید عامەکانی شەریعە وەکو چی خوای پەروەردگار فەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي أمانة جوامع خير شيء أمانا العدل والإحسان باشا وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر كواتا أمام مقاصد عام شريعة لهرشي حكمك كخوا دايناوه لباب عبادات لباب معاملات لباب عقوبات لباب مناسك پروردگار أم مقاصداني مراعاة كردوه باشا ولا حرام كان شا همان بابتي مراعاة كردوه يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا ايوه آسان كاري تان بوبكا نا ايوه دين تان لسر قرسكا
ئەمە مەقسەدێکی عامە لە هەرچی ئەحکامی تەکلیفیە هەیە ڕنگدانەوەی هەیە حتا لە بابی ئیمانە ڕنگدانەوەی هەیە بۆیە خوای پەروەردگار ڕێگەی داوە ئەگەر ئینسان ژیانی کەوتە مەترسیەوە کوفر بکە بۆ ئەوەی دین نەبێ بەبارێکی گران لەسەر ئینسان کافرمێ إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان يعني خوا نفسي إنسانكي بي عزيز ترى لمسألة كفر وإيمانكي ڕێگەی داوە بۆی ئینسان کوفر بکا بەخوا بەس ژیانی پارێزراو بێ ئەگەر هاتو ژیانی کەوتە مەترسیەوە ئەفەرمێ إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان باشە لە باقی بابەتەکانی ترە لە نوێژە لە ڕۆژوە لە زەکاتە لە حەجە لە هەموویە هەرچی ئەمری خوا هەیە ڕەبتی هەیە بە چیەوە ڕەبتی هەیە بە ئیستیطاعەوە خوا خۆی ئەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر یا ئەفەرمێ وما جعل عليكم في الدين من حرج هیچ حرجێک لە دینداریان نییە بۆیە کەسێک کاڵێ من دینداریم پێ ناکرێت لەگەڵ ڕێزما بۆ ئێوە درۆەکە چونکە دینداری قورسێک نییە ئەو پێی نەکرێ خوا ئەمرێکی دانە ناوە لە توانای ئێمەیان نەبێ خوای پەروەردگار ئەوەندەی مرونەت لە تەشریع ئەوەندەی نەرمی لە تەشریع داناوە کە تەشریعەکە لە شێوازێکی مەتاتیایە لەگەڵ ژیانی ئێمەیە ئەگونجێ باشە بە ڕۆژوو ئەبی ئەگەر ناتوانی بە ڕۆژوو مەبە ڕۆژێکا بە ڕۆژوو بەکە نەخۆشنی کە ئەتوانی ئەگەر هەر ناتوانی فیدیە بە ئەگەر نیتە هەر هیچ مەکە نایەوێ خوا حەج بکە ئەگەر نیتە مەیکە چێوتوتی بیکە نوێژ بە پێوە بکە ناتوانی بە دانیشتانەوە ناتوانی بە پاڵکەوتنەوە ناتوانی بەس بەسەر ناتوانی بەس بە دڵ تەواو یعنی دینی خوا ئەمەیە بەڕێزان شتەیەک نییە بڵێ کۆنکریتیە خوا ویستوێتی ئیلا ئەبێ ئینسان بیکە ئەگەر لەسەر ژیانیشی بوو بێ شتیوامان نییە لە دینی خوایە خوا ئەم مەبدەئی یوسرا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرمووی يسروا ولا تعسروا بشروا ولا تنفروا فإنما بعثتم ميسرين ولم تبعثوا معسرين مجددر بن آثار كربن ئێوە مژدەدەرن ئێوە تۆقێنەر نین ئێوە نهاتون کە دین بکەن بە زەحمەت بۆ خەڵک دین ڕەحمەتە بۆ خەڵک دین ڕەحمەتە بۆ کۆمەڵگاکان برایان و خوشکانی بەڕێز باش پاشان خوای پەروەردگار لە مەقاسیدی خاصا بۆ نمونە کە زێتە سەر مەقاسیدی خاص لە مەقاسیدی خاصیشە مەقاسیدی عیباداتمان هەیە مەقاسیدی عقوباتمان هەیە مەقاسیدی معاملاتمان هەیە هەر یەک لەمانیش مەقاسیدی هەیە دواتر دین دێ چیەکە دین دێ پێداویستیەکانی ژیانی خەڵکەکە بە سێ قۆناغەوە هەندێک پێداویستیمانێ هەندێک مەقاسیدمانەیە پێوتێ ضروریات ئەو شتانی کە ژیانی تاک و کۆمەڵگا بەبێ ئەوانە پارێزراو نابێ یا ئینسان ناتوانێت ژیانێکی ئاسایی بگوزارێنێ کە پێی ئەوتێ ضروریاتەکان لە دینا چەندێکن بەڕێزان ضروریاتەکان لە دینا شەشن یەکەم دین کە هاتووە یەکەم ئامانجی دین پاراستنی دین خۆیەتی بۆ چونکە خەڵک دینی هەبوو باشە هەموو خەڵک لە دەست و زمانی سەلامەت کە خەڵک دینی نەبوو لە هەموو شتێکی بترسە بۆیە یەکەم مەقسەد کە دینی پارێزێ بریتێ لە حیفظی دین خۆی ضروریاتە کۆمەڵگا بە بێدین مرۆڤ بە بێدین ناژی تەنانەت نەک ئەوە قسەی ئێمە ئیماندارەکە ئێڵین تەنانەت خەڵکی وەثەنی بێدین بتپەرست شتەیەکێ لە ناقی ئینسانە بەڕێزان پێی ئەوتێ دافعی تەدەیون پاڵنەر بۆ دینداری کە ئیمان نەبووە کە ئیسلام نەبووە مەسەلەن چی وای کردووە مرۆڤەکان بایان پەرستووە خۆریان پەرستووە مانگیان پەرستووە ئەستێرەیان پەرستووە بتیان داتاشیوە بە دەستی خۆیان پەرستویانە چی وا ئەکا خەڵک ئێستا فیلە پەرستێ پەیکەری بوودا ئەپەرستێ مشکە پەرستێ جرجە پەرستێ ماغا ئەپەرستێ ئینسان ناتوانێت بێخوا بژی جا ئەم خوایە یا ئینسان حەقیقەتەکەی ئەدۆزێتەوە کە پەروەردگارێکی مەزن و باڵا دەستا یا خۆی ئەبێ خوایەک بۆ خۆی داتاشێ چونکە ئەمە فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ئەمە لە ناخی هەر یەکێکمانە چێنراوە خەڵک ناتوانێت بێخوا بژی مارکس کە کاتی خۆی وتوێتی خوانیە گوتوێتی الحیات و مادە خواکەی مارکس مادە بووە هەموو ژیان و فەلسفەی بوونی لە مەسلەی مادەیان کورت کردوێتەوە مارکس کەواتە نەیتوانی و هەر بێخوا بژی خوا ئەوە نییە ئینسان کە سوژدەی بۆ ئەبا خوا ئەوەیە کە ئینسان ژیانی بۆ تەرخانەکە مەرج نییە سوژدە بردن بێ بۆیە خوای پەروەردگارە فەرمی ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەواه وأضله الله على علم هەندێک جار خوا لە ناقی یەکێکمانە ئەبێ بە ئارەزوەکانی خۆی ئەگەر مرۆڤ ژیانی خۆی بۆ تێرکردنی ئارەزوەکانی تەرخان کرد ئەو کاتە ئارەزوەکانی خۆی کردووە بەخوا ئەگەر حەڵاڵ و حرامی لە غەریزە وەرگرت ئەگەر حەڵاڵ و حرامی لە خواست و حەز و ئارەزوە دەرونیەکانی خۆیەوە وەرگرت ئەو کاتە ئەم کابرایە دینداری کردووە بۆکێ بۆ ئارەزوەکانی خۆی بۆ بە عەبدی ئارەزوەکانی خۆی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تعس عبد الدينار تعس عبد الدرهم تعس عبد القطيفة تعس عبد الخميصة ئەفەرمی ئینسان هەندێک جارە بێ بە کۆیلەی دینار کۆیلەی درهم
بۆ ژیانی خۆی بۆ کۆکردنەوەی تەرخانەکە تەمەنی لە پێناوی پارەیەدا ئەنێ ئەمە عەبدایەتیە بۆ پارە بەعکسەوە عەبدایەتی بۆ خوا ئەوەی ئینسان تەمەنی بۆ خوا تەرخانەکە کەواتە بەڕێزان ئێمە کە باس لە مەقاسی دەکەین ضروریاتی دین وەکو عەرزم کردن یەکەم ضرورەت ئەبێ دین خۆی پارێزراو بێ بۆ ئەوی ژیانی خەڵک پارێزراو بێ دوای دین نەفسی ئینسان پاراستنی نەفسی ئینسان ضرورەتە چونکە ئینسان کە نەفسی لەدەستدا هەموو شت لەدەستدا لەبەرەوە دین هاتووە بۆ پاراستنی نەفس قیساسی داناوە هەر کەسێ ئینسانێ بکوژێ دین ئەیکوژێتەوە لەسەری بۆ چکە وەلەکم فی القیساسی حیات من ئەگەر بزانم بە کوشتنی تۆ خۆمە کوژدێم لە پێناو پاراستنی خۆمان ناتکوژم نەک لە پێناو پاراستنی ژیانی تۆیە بەس کە بزانم ئەتکوژم من ژیانی خۆم قوتارە بێ و دەربازە بم لە سزا ئەتکوژم وەک ئەو حاڵەتی کە ئێستا ڕووەدا لە مجتەمەعاتی ئێمەیە خەڵک لە قیساس ناترسێ ئەوەی پیاوە کوژێ با بیهێنین چۆن کوشتێتی ئاوا بیکوژینەوە لەبەر دەرکی سەرا با چوار کەس بکوژین پیاو مەوێ جورئەت کە خەڵک بکوژێ کەس جورئەت ناکە ئەوەی ژنەکەی سووتێنێ با بێ بیسووتێنین ئەوەی مناڵەکەی لەژێر تەعزیبا ئەکوژێ با بێ بیکوژین ئەوەی بە فیشە خەڵکە کوژێ با بیکوژین ئەوەی بە چەقۆ خەڵک سەری بڕێ با بین بە چەقۆ سەری بڕینەوە ولكم في القصاص حياة وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس والعين بالعين والسن بالسن والأذن بالأذن والجروح قصاص بۆ یخوا ئەمە دائەنێ بۆ ئەوەی ژیانی خەڵک پارێزراو بێ ئەمە مەقاسیدی ضرورiyاتە دوای ئەو حفظی نەسل وەچە پاراستنی وەچەی مرۆڤ پارێزراو بێ بەچی پارێزراوە بێ خوا حەدی زینای بۆیە داناوە بۆی وەچەکانمان پارێزراو بێ بۆی نەسەبمان تێکەڵ نەبێ من مناڵەکانی خۆم بناسم تۆ مناڵەکانی خۆت بناسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی علموا أولادكم أنسابكم تصلوا بها أرحامكم مناڵەکانتان فێری نەسەبەکانیان بکەن پێیان بناسێن ئەوە باوکتە ئەوە باپیرتە ئەوە مامتە ئەوە خاڵتە بۆی سیری ڕەحمی یەک بکەن ئەم سولالەیە کە پێی ئەو تێڕە چەڵک دین ئەی پارێزێ بۆ پاراستنی ئەمە چی داناوە عقوبەی داناوە لەسەر ئەو کەسانی کە داوێن پیسیەکەن چونکە داوێن پیسی ئەو سولالەیە تێگەدا کۆمەڵێ مناڵمان بۆ ئەبن دێنە بوون ئەم مناڵانە کەس نازانێ مناڵی کێن لێمان ون ئەبێنە سەبیان دین بۆ پاراستنی نەسەب ئەمەی کردووە عرضی ئینسان شکۆی ئینسان شەرەفی ئینسان دینەی پارێزێ بەچی ئەی پارێزێ عقوبەی داناوە بۆ ئەو کەسانی کە بوهتانی ئابڕووبەر بۆ خەڵک دروستەکەن هەر کەسێک بە ئافرەتێکی داوێن پاک بوختانی بۆ بکە باشە دین هەشتا داری حەدی لێ ئەدا بۆچی لێی ئەدا خوایش ئەفەرمێ والذين يرمون المحصنات ثم لم يأتوا بأربعة شهداء أفرمي فاجلدوهم 80 جلدة ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون أو كساني كتومت بو خلقي داوين باك هل أبستن خواسي عقوبيان بوداءني يكف فرمي فاجلدوهم 80 جلدة هشتا داريان ليبدن دوما فرمي ولا تقبلوا لهم شهادة أبدا أفرمي هرقيز جاريكي كبو هيج بابتك شهادتيان لور مقرن سيما فرمي أولئك هم الفاسقون أفرمي أوانا فاسقا أوانا السنوركاني خوايان بزاندوا بۆچی بۆ ئەوەی خەڵک جورئەت نەکات تۆمەت بۆ خەڵکی داوێن پاک هەڵ ببەستێ دین عرضی خەڵکە پارێزێ قبوڵی نییە هەر کەسی هەڵسێ و بوختان بۆ کەسێککە هەڵبەستێ پارە کە عەمودی فەقەری ژیانی کۆمەلگاکانە تاکەکانە بەڕێزان دین بەچی پارە ئەپارێزێ هەر کەسێ دزی بکات دەسێ بڕێ بۆ ئەوەی ئەمنی مالی خەڵک پارێزراو بێ بۆی من پارێزراو بم دڵم مطمئین بێ بەوەی کە ماڵەکەم کە سیارەکەم کە خانۆکەم کە کارگەکەم کە کۆگاکەم کە مارکێتەکەم ئەگەر ئاوا هەر ئاوا بەجێ بێڵم کەس دەستکاری ناکە ئەگەر لە مجتەمەعی ئێمەیە دەستی دوو دز ببڕدرێ چێ جورئەتەکە با دەستی دوو مەسوول ببڕدرێ بەڕێزان با دەستی دوو دز ببڕدرێ جاین کەس جورئەتەکە با خەڵک ئاوا دزەکان دەستیان کەن بە گیرفانیانە ڕویان نەیە دەستیان دەربێنن کەوتمان دەستی بێنە تەوقەکەین سەر داخە هەتا ئەمرێ لەبەرەوەی کاتی خۆی دزی کردووە دەستی بۆ ماڵی حرام بردووە کەس جورئەت ناکات دزی بکات بەڕێزان ئێمە لە نەبوونی شەرعی خوای ئێمە ئێستا دەستی دزەکان ماچەکەین ئێستا دەستی دزەکان عەزیزن لە کاتێکە ئەو دەستانە ئەبێ ببڕدرێ باش کەواتە من پێ وتێ ضرورiyات چیترمان هەیە لە ضرورiyات بەڕێزان حفظی عەقڵ ئینسان بە عەقڵ لە ئاژەڵ جا کراوەتەوە کە ئینسان عەقڵی لەدەست داوەک ئاژەڵ وایە دین بۆ پاراستنی عەقڵ چی کردووە هەر کەسی عارق بخواتەوە کە عەقڵی تێکەدا خوای پەروەردگار جەڵدی بۆ داناوە هەشتا داری لێ بدرێ بۆی ئینسان عارق نەخواتەوە کەواتە ئەمانە ضرورiyاتن لە پاڵ ئەمانەیە حاجیاتمان هەیە بۆ نمونە من پاراستنی ژیانم ضرورە جل بەشێکە لە حاجیاتی ژیانی من
چکە جل نایڵێ سەرمان بێ کە سەربان بوو نەفسم لەوانەیە بکەوێتە مەترسی مردنەوە دین دێ جل ئەکا بە حاجیات پۆشاکی بۆ دائەنێ تەطبیب چارەسەری پزیشکی بەشێکە لە حاجیاتی ئینسان باشە پێویستمان پێیەتی بۆ ئەوەی مەترسی لەسەر تەندروستیمان نەمێنێ لەسەر ژیانمان نەمێنێ ئەمانە پێیانەوترێ دوای ئەوە کەمالیات دێتە پێشەوە کەمالیات بریتیە لە چی کەمالیات بریتیە لەوەی کە ئێمە جلی کەشخەمان لە بەرابێ کەمالیات ئەوەی کە لە جاتی قاتێ جلد و سێ قات جلمان هەبێ کەمالیات بریتیە لەوەی کە ئێمە سیارەمان هەبێ کەمالیات بریتیە لەوەی کە تاقمی قەنەفەمان هەبێ ئەمانە پێداویستەکانی بە زمانە ضروري نین لە ژیانی خەڵکە ئەوەی ضرورە ئەو بنەما ئەساسیانەیە کەواتە ئەمانە لە شەرعا پێیانەوتێ مەقاصد خاڵێکی تر بەڕێزان ئێمە مەقاصد بە چی دیاریەکەین چۆن فێری ئەبین ئێستا بۆ نمونە تۆ توێی لە مەقاصدی بابەتێک تێبگەی بە چی وەری ئەگری خاڵی یەکەم ئەبێت دلیلمان هەبێ لەسەر مەقاصدەکان بۆ نمونە هەندێک مەقاصدەکان بە دلیلی شەرعی ثابت بوون بۆ نمونە هەر کاتێ خوا تعلیلی فعلێکی کرد واتە هۆکاری دانا بۆ فعلێک ئەو تعلیلە مەقاصدە بۆ نمونە کە پێمانە فەرمێت لە بابی فەیئە ئەفەرمێ کەی لا یەکونە دوولەتەن بەین الئەغنیاء منکم ئەفەرمێ پارەکان ئەوەی کاگەڕێتەوە بۆ دەوڵەت ئاوادا بەشی بکەن ئەفەرمێ بۆ ئەوەی پارەکان لە کۆمەڵێک دەستا نەبن دەسمایی خەڵک قوتی خەڵک بکەوێتە دەستی کۆمەڵێک دەوڵەمەندی چاوچنۆکەوە تەحەکوم بکەن بە چارەنووسی مجتەمەع ئەفەرمێ با پارەکان بڵاو بن لەناو خەڵکا پارە تەداول بکە احتیکار بۆچی مەمنوعە لەبەرەوەی چارەنووسی قوتی خەڵک چارەنووسی ئابووری خەڵک ئەکەوێتە دەستی کۆمەڵی بازرگانەوە شەرع حرامی ئەکا کەواتەمە پێی ئەوترێ شەرع خۆی باسی ئەمانەمان بۆ ئەکا دلیلمان هەیە زمانی عەرەبی ئێمە بە زمانی عەرەبی مەقاصیدەکان تێیەکەین بەڕێزان شتێک تەفسیرێک بۆ دەقێک کە لە زمانی عەرەبیان نەبێت ناکرێ هەڵەیە کە تەفسیری دەقیژەکەین تەفسیری دەق بە زەمەنی هاتنە خوارەوەکەی ئەەکەین نەک بەو زەمەنی ئێستا متەداولە یعنی بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە باسی سەیارە ئەکا لقصة حضرت يوسف أفرمي وجاءت سيارة فأرسلوا واردهم وشي سيارة استا معناه أوتومبيلا لسردمي حضرت يوسف معناه قافلة بوا لسردمي بيغمبري صلى الله عليه وسلم معناه قافلة بوا من ناكري استا كتفسيري آيات أبو خلب كم بلما وجاءت سيارة منشأة كي تشلنا فريق ويكر بويا كوا سيارة أبو أوكاتا وجاءت سيارة يعني وجاءت قافلة أبيت دقق كتفسيرك ليه بزمني تنزيل تفسير بكريه وشيء ما ملكت أيمانكم أما باسي سيستمك كاكا كويلايتي بوا من ناكري استابلم خدمة كاركان أو ما ملكت أيمانكم من أما أنا عقدي عمليان هي أو أنا عقدي تمليكيان هبوا هو سيستمك كويلايتي بوا استانماوا من أتوانم بلم أم دقة باسي سيستمي كويلايتي كاو استأم سيستمنا ماوا بس ناتوانم تحويلي دقة كم كل زماني عربية لو سردمي كقرآن هاتو تخوار أو ما ملكت أيمانكم خدمة كاركان نبون أجر تو أتوي تحويلي دقة كي بخدمة كار أو ما ملكت أيمانكم تفسير كي أو كاتا هندك آيات مان هي كبيمان الله والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانكم كوات أو ما ملكت أيمانكم جائزة إنسان بتشيت لايان كواتا بفتواج بدي كشوني لاي خدمة كاركان إنستا جائزة أما الدين قبولي أكا بتأكيدنا كواتا أما درتونا لمقصدي نص بويا كأغلين يما تفسيرك مقاصدي أكين أبيت تفسيرك لزماني عربي وأو زماني كزماني تشريع دين تياهات وتخواروا ببي أو زمان قسك هلي بقرأ خالك يتربرزان أسباب نزول آية كان مقاصد كان ما بو ديارية كان إما كآية يا حديثك هاتوها بقرينا وبزاني أم حديث أم آية بوشيات وتخواروا بسياقي هات نخواروي آيتك حالي أبين كما بستي هات نخواروي آيتك تشيا آيتي لا إكراه في الدين كخواي پروردگار فرمي زور كردن لدين داريانية بزاني أسباب نزولي لسر چي هات نخواروي كاتي خوي لمدينة خلقي مدينة أهلي كتابيان لقلبو جولك كانيان لقلبو كابري عرب بيدين بو وثني بو بتبرست بو باشا ككرينا أما كري بوانا أما نزري أكد أيو أمجارة كرم بميني أي كم بجولك كوای زانی دینی جوولەکە دینێکی ئاسمانیە لە بتپەرستێکی خۆی مقدسترە کۆمەڵێ مناڵ هەبوون کە کاتی خۆی ئەهلی مەدینە نەڤریان کردبوون کردبیان بە ئەهلی کتاب بە جوولەکە و مەسیحی باشە کە ئیسلام هات ئەو ئەهلی مەدینانە گوتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە بە زۆر ئەیان کەینەوە بە موسڵمان خوای گەورە ڕێگەی نەدا فەرمی لا ئیکراها فی الدین فەرمی ناتوان بیانکەنەوە بە موسڵمان ناتوان بیانکەنەوە بە موسڵمان ئێستا كواتا لا إكراه في الدين آياتك مطلق نية خلق آزاد بيجون بخوابا شتوانية لدينا برزان يعني چي أوكي آزادية
ئەو پێی ناوەتێ سنووری ئازادی سنووری هەیە لە هەموو وڵاتێکە لە هەموو دەسەڵاتێکە لە هەموو یاسایەکە ئازادی بریتین ئازادی ڕاهاتە نابوو ئاژەڵەکانیش نییە چۆن بۆ مرۆڤێکی عاقڵ ئازادی ڕاها بەردەستە بێ چۆن ئێستا ئێمە لەم دەوڵەتەی کە تیاژین سەرەڕای ئەو شێویەی کە هەمانە ئێمە ئازادین لەوەی ئێمە ئەچینە سەر ئەو جادی ئازاد نین چۆن ئاراستی سیارەکانمان لێ خوڕین یاسایەکەی پێی ئەوتێ یاسای ڕێگەوبان یاسای هاتوچۆ تۆ بۆ تێی بۆ ئاراستی سیارەکەت دێخوڕی بە پێچەوانە تۆ مخالەفەت کردو کەواتە تۆ ئازاد نی دێها کۆتوبەندی یاسایی ترمان هەیە من بەیانێمێ لە کولیەیەک بخوێنم قانون پێ مەڵێ دەرەجەکەت من ئازاد نیم لە هەر کۆلێجێکەمەوێ زۆرم حەزە بچمە کولیەی تۆپ بەس یاسا ڕێگەم پێ نادا لە بڕووی دەرەجەیەک مەطلوبە بۆ کۆلێجی تۆپ کە من نیمە کەواتە ئەم ئازادی کە باسەکرێ تەنها ئێمە لە چەمکی ئاینا خەڵک پێمانەڵێ هەرچی جوێن بەخوا بە ئازادە هەرچی جوێن بە ئیسلام بە ئازادە بەس کە دێنە سەر ئازادی ئەی بۆ خەڵک ئازاد نییە جوێن بە مەسئولێک بە ئەی بۆ خەڵک ڕاپێکی دادگا ئەکرێ کە باسی بابەتێکەکە کە بابەتەکە بۆ نمونە ئازادی بیر و ڕایە من دەڵێم فلان کەس فلان مەسئول دزە بۆ ڕاپێکی دادگامانەکەن ئەی بۆ خەڵک بەخوا بڵێ والعیاذ بالله جوێن و سوکایەتی بەخوا بکە خەڵک ئازادە شتیوانیە بەڕێزان کەواتە ئەمانە وەکو عەرزم کردن ئێمە ئەبێ بگەڕێنەوە سەر ئەسبابی نزول ئەگەر بانێ لە مەقاصیدی شەریعەتیە بگەین زۆر دەقمان هەیە ئەگەڕێنەوە سەر ئەسبابەکانی ئەو کاتە بۆمان دەرەکەوێت ئەم ئاەت ئەم حەدیثە چۆن وارد بووە و مەبەستی دەقەکە چییە ئێستا حەزەکەم هەندێک نەماذیج عەرز بکەم ئەم نەماذیجانە بابی مەقاصیدمان پێ ناسێنن بەڕێزان یەکێک لەوانە بۆ نمونە کەلیمەی ڕاعینا لە زمانی عەرەبیە کەلیمەی ڕاعینا لە زمانی عەرەبیە وشەیەکی زۆر سەلامەتە یعنی چاودێریمان بکە جوولەکەکان کاتی خۆی بە پێغەمبەری خوایان ئەگوت ڕاعینا بە جوێن پێیان نەگوت بە جوێن بە پێغەمبەری خوایان نەگوت ڕاعینا خوای پەروەردگار فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تقولوا ڕاعینا وتی ئەی مسلمانان ئێوە بە پێغەمبەر مەڵێن ڕاعینا لە کاتێکا وشەکە لە تەجریدا ئەگەر تەجریدی کەی وشەکە هیچ قسەیەکی خراپ نییە بەس جوولەکەکان وەکو سوکایەتی بە پێغەمبەریان نەگوت خوای گەورە بە مسلمانەکانی فەرموون بێڵێن چونکە نەوەک بچێتە سەر ئەوەی کە چاو لە جوولەکەکان بکەن ئێوەش هەمان قسەی جوولەکەکان دووبارە بکەنەوە وشەیەکی اعتیادی لە تەجریددا بەڵام لە تەطبیقا ئیساءەیە شەریع ئەڵێ مەیکە چونکە لە تەطبیقا ئەچێتە بابی ئیساءەوە بۆ نمونە ئێمە هەمومان یا زۆرێکمان عەمرەمان کردووە یا حەجمان کردووە بۆچی لە حەجە ڕوکنی یەمانی سنەتە ئینسان ئیستیلامی بکات دەستی تێوە بدا لەگەڵ حەجەر الئەسوەد باشە کە ڕوکنێکی تری بیتە سنەتە ئینسان ئیستیلامی بکە بۆ دوو ڕوکنەکەی تری بیت سنەت نییە ئینسان ئیستیلامی بکە دەستی تێوە بدا ماچی بکە دزیکی بێتەوە بۆ سنەت نییە عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ ئەمە بوو بە خولیا لەسەرما ئەفەرمێ تا ئەو حەدیثەی خاتو عائیشە بیست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کرد فەرمی کاتی خۆی بیت کە عەرەب دروستی کردەوە کە لافاوەکە لێیدا طبعا عەرەب بڕیاریاندا گوتیان تەنها پارەی حەڵاڵی تیا خەرجەکەین ئەفەرمێ پارە حەڵاڵەکانیان زۆر کەم بوو پارەی سوو پارەی لەگەڵ ڕێزما بۆ ئێوە لەشفرۆشی پارەیان تێکەڵ نەکرد گوتیان تەنها پارەی حەڵاڵ چونکە پێیان وا بوو بیت مقدس و معەظەمە پارەکەیان بەشی ئەوەی کرد بیت ئاوا دروستکەنەوە ئەو بەشەی تری بیت کە ئێستا دیوارە قەوسەکەی بەدەورەوەیە ئەوە هەر داخڵی بیتە هەر بەشێکە لە بیت چونکە ئەو دوو بەشەی بیت ڕوکنەکانی زاویەکانی دقیق نییە سنەت نییە ئیستیلامی بکەیت عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ کە ئەو حەدیثە بیست ئەو سادە مەقسەدی ئەم عیبادەتی تێگەیشتم ئەم دوو ڕوکنەی سنەتە ئینسان ئیستیلامی بکە ئەو دوو ڕوکنەی سنەت نییە ئینسان ئیستیلامی بکە کەواتە سەحابیەکی بەڕێز کە تا مەقسەدی حوکمەکە تێنەگا نازانێ هۆکارەکەی چییە رافعی کوڕی خەدیج حەدیثێکمان بۆ گەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تەشریفی هێنایە مەدینە فەرمی ما تەصنعون بمەحاقیلکم فەرمی ئەو دووەنم و ئەرچە زراعیانی کە هاتانە چی لێ ئەەکەین ئەڵێ گوتم نؤاجرها على الربع گوتم ئەیدین بە کرێ ئەیدین بەچی بە یەک لەسەر چوار بە یەک لەسەر سێ بەوانە ئەیدین بە خەڵک پێغەمبەری خوا فەرمی لا تفعلوا فەرمی مەیکن ئەزریعوها ئەو ئیزرعوها فەرمی یا خۆتان بیهێنە بەرهەم بیکێڵن باشە یا بیدەن بە خەڵک بابی کێڵێ ئەو ئەمسیکوها یا لێی گەڕێن با بەیار بێ طبعا رافعی کوڕی خەدیجە مە حەدیثەکە کاوە بەڕووکەژەی بینی هەستەکەی بەوەی کە ئەرزدان بە یەک لەسەر چوار و یەک لەسەر سێ و بەربەندیوەی حرامە بەس حەدیثەکە وان نییە ئەمەی ئەهلی مەدینە ئەیان کرد چیانە کرد ئەیان و ئەم بەشە بۆ نمونە من ئەرزەکە ئەم گریمانم هۆڵەیە ئەم ئەرزە ئەچێنم ئەمان و ئەم بەشەی بۆ تۆ لەوانەیە ئەو بەشە بەرهەمی نەبوایە کابرا مایە پوش دەرەچوو
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە مەکەن چونکە ئەمە جەهالەت دروستەکە تۆ بەشێکی ئەرزەکە جاکەیتەوە بڵێ ئەمە بۆ تۆ چونکە کابرای زاریع لەوانەیە ئەوە ئیهمالکە چونکە ئەوە بەشی خاوەن موڵکە بەڵام ئەگەر ببێ بە یەک لەسەر چواری کۆی داهاتی دەغڵەکە یا بە پارە بیداتێ بکرێ هیچ کێشەی نییە چونکە هەر بە ڕافعی کوڕی خەدیجیان گوتیان ئەی فەکەیفە بالدینار والدرهم گوتیان ئێگەر بە دینار و درهم بیدەین بکرێ فەرمی لا بەسە بالدینار والدرهم کەواتە حەدیثەکە کا فەرمێ ئەرز مەدەن بکرێ حەدیثەکە ناتوانانی بە مطلقی وەریگری حکمەکەی بەو شێوازەیە کە عەرزم کردن بۆ نمونە سهمی مؤلفەتی قلوبهم ئەوەی کە لە غەنیمەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیدانێ بۆ چونکە ئیسلام ضعیف بوو کۆمەڵێک دەوڵەمەند و سەردەستە و بڕیار بەدەستی ئەهلی کوفر هەبوو سەرۆک هۆز بوون ئیمانی هۆزەکان تابعی ئیمانی ئەوان بوو پێغەمبەری خوا پاری ئەدانێ بۆ ئەوی دڵیان ڕاکێشێ بەرامبەر بە ئیسلام کە ئیسلام بە قووەت بوو ئیمامی عومەر نەیدانێ فەرمی یا چەک یا ئیسلام منەتمان پێتان چییە کەواتە مەقسەدی نەسەکە ئەوە نی ئەمانە تا قیامەت خەڵکێک موشەخۆر بێ بەسەر ئیسلامەوە مەقسەدی نەسەکە ئەوەیە ئیسلام ئێستا لە شەڕی ئەمانە ئەترسێ پارەیان نەدەینێ بۆ ئەوەی لە شەڕیان ئەمین بین بەڵام ئیسلام کە عەزیز بوو خەڵک نەتوانێ پێی بوێرێ بۆچی پارە و بەرتیل بدەین بە خەڵک بۆی لە شەڕی ئەمین بین لەبەرەوە سامی مؤلفەت قلوبهم ئیمامی عومەر ڕای گرت لە سامی فی سەبیل الله لە زەکاتە بەڕێزان کە خوای پەروەردگار باسیەکان لەو هەشت سنفەی کە باسی زەکاتەکە زەکاتیان پێبین ئەفەرمی وەفی سەبیل الله وفي سبيل الله كاتي خوي علماء بچي پێناسیان کردو بە جیهاد پێناسیان کردو بیدین بە جیهاد باشە جیهاد ئامرازێکە بۆ سەرخستنی دین ئێستا کە جیهاد نەما بێ ئێمە چی لە سامی فی سەبیل الله بکەین تعطیلیکەین یا تەفعیلیکەین بەچی بە ئامرازەکانی تر ئێمە مەگەر جیهاد تەنها بە چەکەکرێ ئەی جیهادی لیسان ئەی جیهادی دەعوا ئەی جیهادی بۆ نمونە ئەوەی کە پێمانەڵێن مەفهومە فراوانەکەی کارکردن لە پێناوی دینی خوایە جیهادی قەڵەمە و جیهادی سەحافەیە و جیهادی ئیعلامە و ئێمە ئەگەر سامی فی سەبیل الله ئێستا بدەین بەم جیهادانە کێشەی چییە بڕۆ هەموو تەفسیرەکان بکەنەوە تەفسیری رازی تەفسیری ئالوسی تەفسیری سعید قوطب تەفسیری زمەخشەری هەموویان ئەڵێن سامی فی سەبیل الله خاص نییە بە ئەهلی جیهادەوە ئەوە کاتی خۆی تەفسیری علەما بووە گوتیان ئەدرێ بە جیهاد چونکە ئەو کات جیهاد لە هەموو کات زیاتر پێویستی بە پارە بووە ئێستا وا نەماوە ئێستا وەزارەتی دیفاع و پێشمەرگەمان هەیە میزانی هەیە لە بودجەی حکومەتە بەس هەموو مەشروع دەعاویەکانی تر پێویستیان بە پارەی زەکاتە یعنی چی ئێمە بین بڵێن وڵا پارەی زەکات تەنها بۆ جیهاد بڕوە کام جیهاداتی پێم بڵێ ئێستا بیدین بە کام جیهاد نیمانە کەم نیمانە ئەیدین بەچی ئەیدین بە مەشاریعی داعوی هەر ئامرازە بۆ سەرخستنی دین بەڕێزان خاڵی کۆتایی بۆ نمونە ئێمە حەدیثی تەسویرمان هەیە لعن الله المصورین طبعا ئەم بابەتانە تەطبیقاتی زۆرە فریان ناکەوین بەداخەوە لعن الله المصورین بەڕێزان پێغەمبەری خوا فەرمێن لعنەت لەو کەسانی کە وێنە کێشن مصور کێن من ئەگەر ئەمڕۆ بەم ئالەتە تەسویری ڕسمێک بگرم ئەمە تەسویر ئەمە بەر لعنەتی خوا ئەکەوێ كام لعنت كام تصوير أم تصوير أهل سردمي في غمبران نبوة صلى الله عليه وسلم أما الرسم كردني أما الرسم قرتنا أما بريتي لوين من مخلوقك خوا شون وينك كيشاوة من وينك بوكو بيكم خوا لقيامة شون بمن فرمي زينوي كروا من كي زينو كما أو خوي خلقي كردوا من رسمي كرتوا كوا أو مقاصداني لو حديثاني كافر مي خواي پروردگار كافر مي أحيو ما خلقتم إما چي ما خلق كرد إما چي ما درس كردوا من أجر تصويرك اعتيادي بكم لبرو دققرتن وشق بستن لوي كلعن الله المصورين هرشي جوري تصوير هي ايجريتوا جهل باحكام الشريعات بياني رمز عندي تبيشوا كابرا بيما الله سرفتنا برنجو جنمو جو ام بابتان به بابا برنجو جنمو جو خلقي فقير مقصدي نصك بيغمري خوا صلى الله عليه وسلم باسي خلقي هجاري كد فرمي اغنوهم عن ذل المسألة في هذا اليوم فرمي با هجار كان امرو بي بيداويست بن كمو كوري هجار كان بركنوا كام هجار أمر بيوسي بدو كيلو برنجة لججنا كي لسردمي بيغمبرا صلى الله عليه وسلم خلقي هجار كي لسردمي بيغمبرا كري خانوي داوة كي لسردمي بيغمبرا صلى الله عليه وسلم بونمونا كارتي موبايلي بيستوى كي لسردمي بيغمبرا صلى الله عليه وسلم باري كارباو باري مولدو باري آوي داوة إما هجار كان بيداويستيان شيء أبي صدقة كاني ججن بيداويستيكاني أوان بركاتوا ئەو برنج چی لێ بکە ئەگەر ماڵەکەی پێڵاو نەبێ لە پێیە ئەگەر ماڵەکەی جل نەبێ لە بەریە کەی دینی خوا لەگەڵ ئەمەیە معاذی کوڕی جەبەل کە چوو بۆ یەمەن هەر پێغەمبەری خوا ئەو سەحابەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لفقه معاذ أفرمي أعلمهم بالحلال والحرام معاذ لهم كزياتر شار زي حلال وحرام بو معاذ كل جبل كتشوب ويمن فرمي بأهل يمن فرمي ايتوني بقميص أو خميص فرمي كراسم بوبين جلم بوبين فإنها أهون عليكم وأنفع لأصحاب رسول الله في المدينة فرمي جلو برقم بوبين لجاتي زكاتي مالكانتان لجاتي زكاتي آلتون زيو مرو ولاخو وشتر فرمي جلو برقم بوبين بو ايوه اسانترا بو اصحابي پیغمبري سودي زاتريك لمدينه كهاتو پیغمبري خواني فرمو معاذ بوات كرت اوي بسوده بو خلقي هجار ايما بزكاتي دي بدين نك ايما بتشين غير بخوين دقه شي قلتوا ام ظاهر بينيه بوي ولا حديثك باسي كشكو باسي برنجو باسي قنمو باسي جوي كردوا من بياني 5 كيلو جو برن بو كابراي هجار برم زكاتي سرفتريه خوالي وقبولنك كي بيغمبري خوا فرميتي جوبن بهجاره كان كيف فرميتي قنم بهجاره كان نا فرميتي بهجاره كان وكو ايوه ججن بكن دليان خوش به بشي دليان خوش به اما بيداوي سكري خانو كي بوبا دو قاد جل بومنا الله كي بكره باش امانو بيويسه او دلي هجاره كان خوشك بريزان بو خوش ويستان يعني اما يكي كلو في قاني اما لخوينوي دقه ضروريين بي زور ضروريين اقامان ليبه كبداخوا خەڵکێکی زۆر لە ئێمە بێئاگات دقەکە ئەخوێنێتەوە ئێوێ وەکو خۆی تەطبیقیکە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن هاتووە ئاوە کاکە ئەو دینی تۆ باسیەکەی بە خەڵکی سەدەی 21 نایە ناتوانێت مسایری ژیانی مجتەمع و کۆمەڵگاکان بکە لەبەرەوە ئێمە ئەمەیەکێکە لەو فقهانی کە ضرورین بیزانین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون